ناکۆکی نێوانم دوانە سەرۆک کۆمار پزیشکیان لەگەڵ سوپای پاسدارانە دەڵێت ناکۆکی لە نێوانیان هەیە لە شێوازی بەڕێوەبردننی شەڕەکە و حتا پزیشکیانیش ینی هەر لە زاری ئەوانەوە قسەی وای کرد و توێتی تەکلوفەیەکی زۆر لەسەر بانکەوتووە و ئابووریمان تەواوەتی بەرەو داڕوخانە چێ کامیان بەهێزن کامیان دەسەڵاتیان لایە ینی حەزەکە باسی سەرۆک کۆماریش بۆ بکەیت چی پێکرێت لە دەسەڵاتی ئێرانیە ئەم کێشەیە لە زمانی پزیشکیان نییە هەر لەوە پێشیش کۆنە سوپای پاسداران بە قسەی جمهوری ئیسلامی ناکە کۆماری بڵین کۆماری ئێران ئەمان ئیسلامین عەقیدەیان جیاوازە بە هیچ جۆرە بە قسەیان ناکەین هەر ئێستا حادسەیە هەیە مەسەڵەن بگەڕێنەوە بۆ کاتێک قاسم سولەیمانی پێش ئەوەی لێ بدرێتن بکوژرێتن لە عێراقا تۆ بڕوام بکە یەک کارمەند یەک وەزیرێکی بڵین هی ئێران سەر بە جمهوریەت بێتن کۆماری ئێران بتوانێت بێتە عێراقەوە حتا ئیطلاعات بە فەرمانی قاسم سولەیمانی قەدەغە بوو بێتە ناو عێراق و بڕاتن بۆ لوبنان و ئەو ناوچانە تەنها سوپای پاسداران ئەوان حکمیانە کرد کێشەیەکی دوورودێژەیە لە بینیانە ئەمە هی تازە نییە ینی بڵێ لە ئێستەوە ساڵانێ ئەم کێشەیە هەیە دوایەوە پزیشکیان ئێستا پرسیارەکەشەوەیە باش ئەمریکا ئیسرائیل بووە پزیشکیان و عێراقچێ ناکوژن بۆ چوون عەلی لاریجانی و ئەوانەیان هەمووی کوشت ئەمانە مەجای دیبلۆماسیەتی تایە لەبەرەوە ڕاستەکە ئابووری ئێران تەواو کۆتایی پێات ئێران و ئێرانە بە یەکجاری ئەمیشەوێ وڵاتەکە نەجات داتن مەیلێکی غەربیشی هەیە بۆ مفاوەزات و ڕێککەوتن ئەم شەڕە ڕابگرێتن بەڵام سوپای پاسداران بە عەقیدەی خۆی ڕازی نابێتن و کێشە لە بینیانە بێتن لەبیرت نەچێتنیش بە نسبەتی پزیشکیانەوە ینی حکومەتەکەی ئێران نەوەک ئیسلامیەکان دەسەڵاتی هیچیان نییە نەچەکیان هەیە نەپارەشیان هەیە هەمووی لای سوپای پاسدارانە لەبەرەوە ئەوان بڕیارەدەن ئەم ناتوانێت هیچ شتێ بکاتن کێشەشیە بێ لەگەڵیانە هیچی پێ ناکرێتن